سڵاو لە کاک ڕێباسیان و کاگەڵ مەدمەنتک بڕۆ ئوستاز زانیار سڵاو لە هەولێر و هەولێرەکان ئەو شەوەم لەبیر ناچێ ئەگەر هاتمە ژوانتەوە ئەو شەوەم لەبیر ناچێ ئەگەر هاتمە ژوانتەوە لێوم لە قەد لێی بوو تا لێوم لێ کردەوە لێوم لە قەد لێی بوو تا لێوم لێ کردەوە ئەمڕۆ تەلەفۆنی کرد ئەیوت ڕەزات خواتەوە جێگای مژینی لێوێت خۆشین و مۆر بۆتەوە جێگای مژینی لێوێت خۆشین و مۆر بۆتەوە لە بەیانی ئاڵەشکم لە ملم نەکردوتەوە ئەگەر بابم بزانێ ڕێکگەنم دەخواتەوە لە لای ڕێباسیارم وات مەگەعدەتەوە من علی ڕەمەزانم لە زۆر شت لا خەزانم منەت لەسەر کەس ناکەم بەس چی بکەم درۆ نازانم چی ڕاست بێ و حەق بێ ئایڵێم کە دێنە سەر زمانم چی ڕاست بێ و حەق بێ ئایڵێم کە دێنە سەر زمانم بەلای کاری کەس ناچم بەلای کاری خراپ ناچم چاکەیە دەرمانانم مەشروب و بیرەوە زۆ لات نەشبای خەمەکانم مەشروب و بیرەوە زۆ لات نەشبای خەمەکانم هیچ کامێکیان ناخۆمەوە چونکە من موسڵمانم سەریش بۆ کەس شۆڕ ناکەم وایە ئاسای ژیانم سەریش بۆ کەس شۆڕ ناکەم وایە ئاسای ژیانم تەنها بۆ خودای گەورە دروستکردنی گەژیانم لەگەڵ ڕێباسیانم برای بەدڵ و بەجیانم جۆبدەیەسیانی برام بۆ تەڵێم تا ئەتوانم خۆزگاویشت هاوردایە سوێن بە پەڕەی قورعانم بزانە چم لێ دەکرد سوێن دەخۆم بە قورعانم جۆبدەیە مامە ڕێباس هەر لە بەرزی دەڕوانم زانیار کوردی تۆش لێیدا ئوستاد بەدڵ و بەجیانم هەڵمەدمەنتک تەسویرکە برای کامێرەوانم لەگەڵ زۆر کەس دانیشتم ئێستا لەی پەشیمانم دەڵێم بریا چۆر ببام یان لاڵ ببووە زمانم ئەگەر بۆم کۆ ببنەوە دەشکێنم سیدیەکانم مامۆستا زانیار لێیدا مامۆستای کوردستانم ئای بژین حاڵی دڵ بۆ کێ باسکەم لە لای کێ دەرمانیکەم دکتۆرێکم پێ بڵێن با بڕۆم سەردانیکەم با لە لای ئەو دکتۆرە باسی خەمەکانم کەم دەردێکی وا توش بوومە لای کەس شارێژی ناکەم دڵنیام شارەیلانیا من چی لە زەمانەکەم دڵنیام شارەیلانیا من چی لە زەمانەکەم من چۆن ڕوون دێ لەو حاڵە سێری ئەو یارە بکەم
دەبێکەی لەم ژیانە من کەی بەس دابارانکەم دەبێ من لەم ژیانە پێ بڵێن کەس بارانکەم کە شایستەی من نەبووی بۆ پێ بڵێم دڵدارەکەم لە قعدەی مام ڕێباسم هەڕوو لە بەرزی دەکەم لە قعدەی کاکسیانم هەڕوو لە بەرزی دەکەم ڕێباس پێم برەی بمرا شەرتە من بەخسەت دەکەم باوەڕ ناکەم ئەو دڵم بۆ چرکەیەک حەسابێ هەر لە خەم و ماتەما خودا خۆشیەک نەبێ ئەو دڵم ڕەنگ سەرد بووە خوا ڕۆژێ لە گۆڕستان بێ ئەو دڵم ڕەنگ سەرد بووە خوا ڕۆژ لە گۆڕستان بێ هۆکار مردنی نییە مەگەر لە خەم کەسا بێ دڵنیا بەو کاتە تۆش هەر بە فکری من نابێ چەند ساڵ بوو لەگەڵ من بووی نەدبوو خێرێ سەڵا بێ چەند ساڵ بوو لەگەڵ من بووی نەدبوو خێرێ سەڵا بێ سڵاو لە ئەڵمەت منتگ کامیرە وەک تۆ دەبێ سڵاو لە ئەڵمەت منتگ کامیرە وەک تۆ دەبێ لەلای ڕێباسیانم پیاوی وەک مەرد تۆ دەبێ لەلای ڕێباسیانم مەرد وەک جەنابت ئەبێ مامۆستا زانیار لێیدا ئەیەڵە لێیدە شەقەی بێ چاوەڕوانم چاوەڕوان کەسێ دەکەم چاوەڕوانم چاوەڕوان کەسێ دەکەم هەموو ژیانم دەدام یەکجار سێری چاویکەم هەموو ژیانم دەدام یەکجار سێری چاویکەم وارچێکی دانابێ سیان شکرانەی دەکەم خاوەنی مناڵێکشە ئێستار چاوەڕێی دەکەم خاوەنی مناڵێکشە ئێستار چاوەڕێی دەکەم یان تۆ یا مەرگ وەرن یەک چیە تەحەموڵ ناکەم لە قعدەی مام ڕێباسم هەردەم نۆکەری دەکەم لەگەڵ مامە ڕێباسم لەگەڵ برایە گەورەکەم زانیار کوردی لە لەیلا لەلەیدە مامۆستاکەم ئەڵبەت منتگ تەسویرکە برایە گەورەکەم ئەڵبەت منتگ تەسویرکە برا گەورەکەم